بڵاو دەکرێن و بەرهەم دەهێنرێن بەڵام دواتر مەکەمان بۆ ڕیکلامە بازرگانیەکان بوو بەڵام لە بەرنامەشمانەیە بەڕێزان وەزارەتی ڕۆشنبیری کۆمپانیاکانی بواری بەرهەمهێنانی ڕیکلام بابەت یاداشتی ناڕەزایی وەک لای ڕای گشتی ڕوونە و ڕۆژانە بەرچاومانەکەوێت و گوێبیستی دەبین چەندین ڕیکلامی بازرگانی کە لەلایەن زۆرێک لە کەناڵەکانی ڕاگەیاندنەوە پەخش دەکرێن پڕن لە سوکایەتی و کەمکردنەوە و تەخوینکردن بە پێگە و ڕۆڵی ژن لە کۆمەڵگەدا پەیامیان بێدەسەڵات نیشاندان و پێدانی ڕۆڵی نەرێنیە بە کەسێتی ژن وەکەم نیشاندانی تواناکانی وەکوتکردنەوەی ڕۆڵی گەورە و گرنگی ژن تەنها وەکاری ناوماڵ ئێمە وەک کۆبەندی ژنان دەتوانن کوردستان ماوەیەکە بە وردی سەرنجمان خستۆتە سەر ئەم ڕیکلامە بازرگانیانەی کە بە ڕۆژ بە ڕۆژ ژمارەیان لە زیادبوونایە بەبێ هیچ فلتەر و سانسۆرێک لە کەناڵەکانی ڕاگەیاندن بە چڕی بڵاو دەکرێنەوە لە کاتێکدا پێگە و ڕۆڵی ژن لە کوردستان لە سەرجەم بوارەکان هەنگاوی باش و پڕ لە دەستکەوتی بڕیوە و مەوداکانی دیموکراسی و یەکسانی جێندەری لە زۆرێک لە کایەکاندا ڕەنگی داوەتەوە. ئەم جۆرە بانگەشە بازرگانیانە بەم سیناریۆ و ناوەڕۆکانە یەکانگیر نین و دش دەوەستن لەگەڵ بەهاباڵاکان و ڕێزگرتن لە پێگە و ڕۆڵی گرنگی ژن لە کۆمەڵگەدا. بۆیە لە ڕێی ئەم یاداشتەوە داوا لە هەریەک لە وەزارەتی ڕۆشنبیری و کۆمپانیاکانی بەرهەمهێنانی ڕیکلامی بازرگانی دەکەین بە ئاگایی زیاتر وە سەرنجی زیاترەوە بیرۆکەی ڕیکلامەکان دیاری بکەن هیچ جۆرە بێڕێزی و بەکەمزانینێکی تیان نەبێت بەرامبەر بە ژنان بە هیچ جۆرێک ڕەزامەندی لەسەر ئەو ڕیکلامانە نەدەن بۆ بڵاوکردنەوە کە لەم ڕۆ نەشیاون بەڵکو کۆی ئەو بەرهەمانە بە فلتەری وردا تێپەڕن بەر لەوەی لە شاشەکانەوە پیشان بدرێن هاوکات بە پێویستی شێزانین ڕووی قسەکانمان لە بەشێک لە خانمە ئەکتەرەکان بکەین و داوایان لێ بکەین بە هیچ جۆرێک نەشنە نێو ڕۆڵبیری کاراکتەرێکەوە کە لاواز پیشانیان دەدا یا کار لەسەر نمایشتکردنیان بکرێ لە ڕوانگەی پێوەرە جەستەیەکانەوە لەگەڵ ڕێزی زۆردا کۆبەندی ژنان دەتوانن 4/9/2019